لەو کاتەوەی فڕۆکەیەکی سەربازی ڕووسی لەلایەن تورکیاوە تێکشکێنراوە، رووسیا لە ڕووی سیاسی و ئابوووریەوە سزای ئەنقەرە دەدات، لە هەوڵی ئەوەشدایە فشار بخاتە سەر ئەنقەرە و هەستیارترین دۆسیە بەلای تورکیاوە بوروژێنێت کە ئەویش دۆسیەی کوردە. لە کۆبوونەوەیکی نێوان سەلاحەدین دەمیرتاژ هاوسەرۆکی پارتی دموکراتی گەلان هەدەپە و سێرژی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا لە شاری مۆسکۆ دەمیرتاژ جەختی کردەوە کە هەدەپە لە سیاسەتەکانی پارتی داد و گەشەپێدان ئاکەپە ناڕازیە و تێکشکاندنی فڕۆکە ڕووسیەکەش لەلایەن تورکیاوە کارێکی هەڵە بووە. Zannederler ki bizi yıldırabilirler. لە بەرامبەریشدا ئەحمەد داود ئۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیا ڕەخنەی لە ناوەڕۆکی سەردانەکەی دەمیرتاژ گرت و پرسیاری ئەوەی کرد کە ئایا بۆ لەم کاتەدا کە ناکۆچی لە نێوان ئەنقەرە و مۆسکۆدا هەیە دەمیرتاژ سەردانی رووسیای کردووە. لەو چوارچێوەیەدا داواکاری گشتی کۆماری تورکیا لە شاری ئامەد لێکۆڵینەوەی لەسەر سەلاحەدین دەمیرتاژ هاوسەرۆکی هەدەپە و ژمارەیەک بەرپرسی تری پارتەکە دەست پێ کردووە. ئەوەش بەهۆی لێدوانێکی دەمیرتاژ کە داوای کردبوو ناوچێکی ئۆتۆنۆمی لە باکووری کوردستان پێک بهێنرێت لەگەڵ ناوبردنی پارتی داد و گەشەپێدان ئاکەپە بە پارتێکی فاشی. ڕۆژنامەی تاکی شپیگڵی ئەڵمانی نووسیوێتی ئەنقەرە پەیوەندیەکانی لەگەڵ زۆرێک لە وڵاتاندا تێکداوە ئەگەر رووسیا پشگیری لە کوردانی باکووری کوردستان بکات ئەوە ململانیەکان لە وڵاتە شڕتر دەبنەوە و پەیوەندیەکانی نێوان ئەنقەرە و رووسیاش ئاڵۆزتر دەبن. بەوتەی بەشێک لە چاودێرانی سیاسی دەمیرتاژ دەیەوێت لە ڕێگەی ئەو سەردانەیەوە پەیامێک بە ئەردۆغان بدات کە کورد هێزێکی سیاسی دیارە و ناکرێت پەراوێز بخرێت و سەرکوت بکرێت. لەلایەکی ترەوە کۆمسیۆنی کێتی ئەوروپا داوای لە دەسەڵاتدارانی حکوومەتی تورکیا کردووە بە زووترین کات هەوڵەکانیان بە ئاراستەی دووبارە دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد دەست پێ بکەنەوە و پرۆسەی ئاشتیش بە تاکە چارەسەری توندوتیژەکانی تورکیا ناوبرد. لای خۆشیەوە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ هیومن رایتس وۆچ داوای لە تورکیا کرد هێرشەکانی بۆ سەر ناوچەکانی باکووری کوردستان ڕابگرێت و ڕاشی گەیاند بەهۆی هێرش و توندوتیژەکانی حکوومەتی تورکیا و لە ناوچە کوردنشینەکاندا لە ماوەی 5 مانگدا زیاتر لە 100 هاوڵاتی مەدەنی کوژراون و دەیانەی تریش بریندار بوون کە زۆربەیان ژن و منداڵن. هۆشداریشیدا لە زیادبوونی ئاماری قوربانیەکان. لە ئێستاشدا هێزە ئەمریکانی تورکیا بەردەوامن لە ئۆپراسیۆنە سەربازیەکانی لە ناوچەکانی باکووری کوردستان و لە چەند ناوچەیەکیش درێژەی بە بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆداوە کە ئەوانش جزیرە و سلۆپی و ناوچەی سووری ئامەد و ناوچەی کەربۆرانی سەر بە پایرێزگای مێردینە. لەلایەکی ترەوە خوێندکاران بۆ ماوەی زیاتر لە هەفتەیەکە بەردەوامن لە بایکۆتکردنی خوێندن و دەڵێن نایانەوێت کە چیتر بە زمانی تورکی بخوێنن. لەلایەکی ترەوە ڕۆژنامەی تودەی زمانی تورکی بڵاوی کردەوە ئەوروپا بەم نزیکانە ڕۆبەڕووی شەپۆلێکی تری پەنابەران دەبێتەوە و نزیکەی 200,000 کورد لە باکووری کوردستان و ئەو ناوچانی کە پێکدادانی سەربازیان تیادایە هەڵدێن و ڕوودەکەنە ئەوروپا. بەپێی ڕۆژنامەکە 10,000 پۆلیس و سەربازی تورکیا لە شارەکانی باکووری کوردستان بڵاوکراونەتەوە. پێکدان و ئاڵۆزیەکانی باکووری کوردستان ڕنگدانەوەی لەسەر دۆخی ئابووریش لە تورکیا دروست کردووە و بەهۆی قەدەغەکردنی هاتوچۆوە پرۆژەکانی وەبەرهێنان لە پارێزگەکانی ئامەد و سلۆپی و جزیرە و شیرناخ ڕاگیراون. هەروە زیاتر لە 10,000 کەس لەو ناوچانە بیەکار بوون و زۆربەی دوکان و مۆڵەکانیش داخراون. کاروان شێو مەحسین NRT